ئەم سیستەمی حکومڕانیەوە تەماشای یاساکانی پەرلەمان دەکات کە کام یاسا لە بەرژەوەندی بوو جێبەجێ بکات و کام یاساش گەمارۆی بخاتە سەر گەندەڵی و پاراستنی مافی مرۆڤ جێبەجێ نەکات. یاسای کاری ڕۆژنامەنووسی و یاسای مافی دەستکەوتنی زانیاری نمونەی زەقی ئەو یاسایانن کە هیچ احتیبارێکی بۆ ناکرێت و ڕۆژانە مافی ڕۆژنامەنووس و دەزاکانی میدیای پێشێل دەکرێت. بڕیاری ڕاگررتنی پەخشی ناوخۆی کەناڵی NRD لەلایەن بەڕێبەرایەتی چاو بڵاوکردنەوە و سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بڕیارێکە هەم هێزی یاسایی نییە و هەم پێچەوانەی یاسایکاری ڕۆژنامەنووسیە. لەکوێ دنیا بڕیاری فەرمانگەیەکی حکومی شوێنی بە یاسای پەرلەمانی وڵات لێش کردووە؟ ئایا بڕیاری وەزارەتی ڕۆشنبیری دەتوانێت باز بەسەر یاسای ڕۆژنامەنووسی بکات و بەپێی بەرژەوەندی حزبەکان بڕیار و فەرمانمان بۆ دەربکات؟ چۆن دەبێت وەزارەتی ڕۆشنبیری خۆی لەسەر و پەرلەمانی کوردستان ببینێت و فەرمانەکانی قۆتی یاسایی پەرلەمانی هەبێت؟